لە ڕاکردنی نێودەوڵەتی هەولێر بەشداریم کردووە بە شێوازێکی زۆر سەرکەوتووانە بەڕێوەچوو پلەی هەشتەم بەدەستێنە لە 12 کیلۆمەتری کچان هەشتەمین ماراسۆنی نێودەوڵەتی هەولێر بەڕێوەچوو ئینشاڵڵا هەموو کات ماراسۆن بەردەوام دەبێت لە هەولێر. ئەمە هەشتەمین ساڵە ماراسۆنی هەولێری دووەلی بە ماوەی درێژی 4 کیلۆمەتر 12 کیلۆمەتر 42 کیلۆمەتر و 150 متر ئەوەش ماراسۆنەکەیە. الحەمدوللا و هەشتەمین ساڵە ئەو جارە بە سوورەتێکی زۆر جوان و ڕێک کە ئەو جارە بتوڵەکەکە ئەو جارە بەهۆی ئەوەی کە بۆ ژینگەنێکی خاوێن ئەمەش هەر دەنێ بۆ ژینگەنێکی خاوێن بۆ تەبایی بۆ برایەتی ئینشاءڵڵا هەولێر هەروەها دەبیتن. خەڵاتی یەکەم $2000 بۆ ئیسکای ڕاکەری کینی کە زیاتر لە 2 کاتژمێر و 25 خولەک ڕای کرد تاوەکو بووە پاڵەوان و پلەی یەکەمی بە شەرەفی شاری کەرکووک کۆمەک و هاوکاری کۆڵکەینەوە بۆ لە قەوما و بریندارانی رۆژئاوای کوردستان. دیارە ئەمڕۆ کەمپینی لە کەرکووکەوە بۆ رۆژئاوا زیاتر لە 12 گروپ و ڕێکخرا و ناوەند و کۆمەڵە و سنتەر و تیپ و چالاکوان و نەرمەند و ڕۆشنبیری شاری کەرکووک دوێنێ ڕاگەیاندنی کەمپینەکەمان ڕاگەیان لە شاری کەرکووک بۆ ماوەی 10 ڕۆژ. ئەم کەمپینە بۆ هاوکاری خەڵکانی رۆژئاوایە بۆ گەیاندنی پارە و دەرمان و ئەو کەرەستانەی کە پێویستە بۆ مناڵ. شاویان لەدەست و هاوسۆزی ئێمەیە هاوکاریان بین با درێخی نەکەین. من ئەمڕۆک هاوڵاتیەکی شاری کەرکووک هەڵسان بە پێشکەشکردنی یەکەم هاوکاری بۆ کوردانی رۆژئاوا کە لە شاری کەرکووکی خۆشەویستەوە و ئەمە بۆ برایانمانە بۆ لێ قەوماوانە ئەوان هیچ کاتی ئاوارە نین بەڵکو ئیستا لێ قەوماون لێیان قەوماوە داواکەرم لە هەر تاکێکی کورد کە بێ بەشداری لەم هەڵمەتە بکات. Рады, что именно сегодня в такой прекрасный день мы показали себя на сцене, представили свою кухню, рассказали москвичам о нашей культуре, о нас, то, что представили наш Алтай в таком... И меня самого просто переполняют эмоции, то, что я вот сегодня как раз выступал на сцене, и мне было очень приятно смотреть на всех, видеть эту публику, принимать эти живые эмоции. В общем, все было суперски, мне очень понравилось. На самом деле, да, очень нравится. То есть разные люди, разные национальности, также разные костюмы. Это все очень интересно. Наверное, выступление моей подруги, потому что, да, вот именно из-за этого я и пришла сюда. Аплодируйте.